پیاوێکی دانیشتووی ناوچەی گەرمیان نزیکەی 10,000 پارچە کاڵا و شمەکی کەلەپوری کۆ کردوتەوە و لەژێر زەمینی ماڵەکەیدا نەمایشی کردوون. ساڵح محەممەد نزیکەی 35 ساڵە شتی کەلەپوری کۆ دەکاتەوە و ئێستا خۆی بە تەنها خاوەنی پێشانگایەکی گەورەیە کە هاتە زمانەی بڵێن کاتی ئەنفالەکە هەشتا چوومە ناوچەی سەنگاو سێرەکەم هەموو ناوچەی سەنگاو هەموو ڕووخاوە بیرم لەوە کردەوە جارێکی تر دیەکان مەزن نابێتەوە وەک جاران جارێتتر ئەو ژنانە پێیان نابێتەوە ئەم کەرەسانەوە ئەم فەرجوو خۆیانەوە ئەم شتانە دروستکەنەوە بیرم لەوە کردەوە من لە شاری کەلار زەڕنگەر بووم بە حوگی زەڕنگەریەکەم توانیم ڕۆژانە 50,000 پەیامە کرد 25 ئەدا کەرەسەی کوردەواری بۆ ئەوەی لە ناو نەچێ و بۆ گەلەکەمان مێنێتەوە لە نێو کەرەستە کەلەپوریەکانی ساڵحدا جۆرەها شتی کۆنی کوردەواری تێدایە ئەو بێجیاوازی هەوڵی داوە کەرەستە دێرینەکانی سەرجەم پێکاتە و ئاینە جیاوازەکان کۆبکاتەوە ئەمە بۆ قیسوورە کەوا ڕۆژی حەشرشیان ئیمانیان بووە بە ئەوە و ئەم نزیک سیروان بوون بە سەڵاوی پەڕینەت ئەم کەلەپورە هەتاک و بەسرا هەتاک و چوارچەوەی کوردستان و لە ئێران و عێراق و سووریا و تورکیاشەوە بەیان هاوردبوو لە ئەوروپایشەوە ئەو شتانیان هاوردووە بیرم لەوە کردەوە وتم ئەم کەلەپورە کە زیاب بووە با ئێمە ئاشنایەتیمان لەگەڵ هەموو خەڵکێکا ببێ من یەک تەبیعەتمەیە و من لەسەر ئاین شەڕ ناکەم هەموو نەتەوەیەکم خۆشەوێ هەموو بە ئاسووری و بە ئاشووری و بە کاکەی و بە هێزیدی و بە ئەرمەنی و هەمووی کەرەسەی ئەوانیشی تایە و هیچ فەرقێکیش ناکەم لەبەر ئەوەی کەلەپورەکەمان بۆتە کەلەپورێکی گشتی بۆتە کەلەپورێکی هەمیشەیی ئێمە ئەم کەلەپورە کەوا من کۆم کردێتەوە لەخوا بۆ زیاوێ زیاد لە 10,000 پارچەوە بێ هاوشێوەی پێشانگاکەی ساڵح خۆشی هەمیشە جلی کوردی لەبەردایە و بە بڕنەوەکەی شانیەوە سیمایەکی جیاوازتری لە هاوشاریەکانی هەیە بنم قوربانگیان ئەم جلوبەرگە لە 73ەوە کە من لە گەورە بووم و مناڵ بووم ئەو کاتە پێشمەرگە هاتوۆتە ناومان ئەم جلوبەرگەمە بینی لەبەری پێشمەرگا چووە ناخی دڵمەوە و ئەم کەلەپورەم خۆشەوێ ئەم جلەم خۆشەوێ باوکم کەەوە سەڵتەی کردە دەبەری باوکم مشکی ئەبەستە سەریوە بەس من ئەم جلوبەرگە بۆیە هەڵم ژاردووە ئەمە هەمە گونجێ لە ئین لەگەڵ گەرمیانە و لەگەڵ هەورامانیشە وەجلێکی ڕەسەنی گەلی کوردیشمانە ساڵح کە نازناوی ساڵحی کەلەپوری پێدراوە لە خەمی کردنەوەی شوێنێکی کەلەپوری و پاراستنی کەرەستە کۆنەکانیدایە بەڵام تا ئێستا وەک خۆی دەڵێت هاوکاری نەکراوە لەلایەن حکوومەتەوە دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان